مەسەی داگیرکاری بۆ تورکیا بۆ سەر هەرێمی کوردستان بابەتێکی تازە نییە و تورکیا باشرام تەماحی خۆی نەشاردوێتەوە بۆیە پێویستە هەموو خەڵک ڕۆبەڕووی بێتەوە و هەموو هێزە کوردەکانیش ڕۆبەڕووی بوونەوە هەر چوونە چوارچێوەیەکی پلانی داگیرکاری تورکیاشەوە خیانەتە و ناکرێت هیچ هێزێکی کوردی بچێتە ئەم چوارچێوەیەوە لە ڕاستیە اینجا ئەمە ئەوەی کە لەسەر پارتیە وترێت ئەبێ پارتی بەراعەتی خۆی پیشان بە یعنی ناکرێت هەربا بێدەنگی مێنێتەوە ئەبێ قسە لەسەر ئەوە بکات و ینی بخوتم بەراعەتی خۆی پیشاندا بۆیە هەر هێزێکی کوردی بچێتە چوارچێوەی پلانی داگیرکاریەوە چ چوارچێوەی خیانەتەوە و پێویستیشە هەموو خەڵکی کوردستان هەموو دەستگا فەرمیەکانی هەرێمی کوردستان هەموو حیزبەکان ڕوبەڕووی ئەم داگیرکاریە ببنەوە چکە ئەمە پلانێکی مەترسیدارە لەسەر قەواری هەرێمی کوردستان بە دڵنیایی تووشانی شاردەوە تەماحی لەوە هەیە کە میراتی عوسمانی زیینگ و کاتەوە ئەمە چەند بۆیە چێتە سەر پەیوەندی بە هێزی بەرامبەرەوە هەیە ینی ئەو تورکیا ئەو پلانی هەیە و لە بەرامبەریش هێزە کوردیەکان بە تایبەتی پارتی وێچێتیەوە هەڵوێستیان دیارە و هێزەکانی تریش خەڵکیش بەعام بۆیە تەنها بە یەکگرتوویی بە یەک ئیرادەیی بە پلانێکی تۆکماتوانین ئەم خەونەی تورکیا پوچەڵکەینەوە و ئەبێ هەمووشمان لە ڕاستیە کار بۆ بکەین پشتیوانی بۆ بکەین کە گەریلا وەکو هەموو جارەکانی تر سەرکەوتوو بێکەوە بەشێکی گەورەی پوچەڵکردنەوەی پلانەکە بێ و من دڵنیام ئەم جارش وەکو جارەکانی تر پشتیوان بەخوا و خەڵک گەریلا سەرکەوتووە بێت. هێرش و لەشکرکێشی دەوڵەتی تورکیا بۆ داگیرکردنی باشوور و نەک تەنها بۆ بەشی باشووری کوردستان بەڵکو ئەو خەونی ئەوەی هەیە دووبارە ئیمپراتۆرێتی عوسمانی نوێ زیندوو بکاتەوە دیسانەوە میساقی میلی بێنێتە پێشە و هەموو ئەم ناوچەیە تەنانەت ڕۆژ ئاوا و باشووری کوردستانیش داگیر بکات بەڵام بە پشتیوانی و بەبەرگری هێزەکانی پارتی کرێکەرانی کوردستان تا ئێستا بەڕاستی ئەم خەونە لە گۆڕنەوە و هیوادارم ئەم جارش وەکو جارانی ڕابردوو کە ئەم خەوە نێتە دی و دڵنیاش نایەتە دی بە ئەم ئۆپەراسیۆنە بە سەرکەوتنی هێزەکانی پاراستنی گەڵ کۆتایی بێت بۆیە من پێم وایە کە خەونی دەوڵەتی تورکیا زۆر مەترسیدارە بۆ سەر باشوور خەونی ئەوەیە کە هەموو سامانی سەر زەوی ژێرزەوی بۆ خۆی بات بەڵام ئەوەی کە کەجەکە لەم چەند ڕۆژەی ڕابردووە بانگەوازێکی کرد بۆ ئاگاداری خەڵکی باشووری کوردستان و بە تایبەتیش بۆ حیزبەکانی باشووری کوردستان کە دەبێ وشاریان هەبێت کە ئەم لەشکرکێشەی مەترسیەکی گەورەی بۆ سەر هەموو بەشەکانی دیکەی کوردستان و بە تایبەتی باشووری کوردستان پێم وایە دەبێت پارتی دیموکراتی کوردستانیش زۆر بەوریایی و بە ئاگایان و هەڵسوکەوت بکات نەکێتە ژێر تەسیر و کاریگەری دەوڵەتی داگیرکەری تورکیا بەداخەوە هەڵوێستی پارتیە تا ئێستا بەڕوون ئاشکرا دیارەکە بەرژەوەندی حیزبی بەرژەوەندی بنەماڵی و بەرژەوەندی سیاسی و بازرگانی دەستی تێکەڵ کردووە لەگەڵ دەوڵەتی تورکیا کە ئەمەش ڕاستی ینی هەڕەشێکی گەورەیە هەم بۆ سەر خەڵکی باشووری کوردستانەوە بە تایبەتی بۆ سەر پارتی دیموکراتی کوردستانیش لە کۆتاییە بە زەرەی ئەوان دەشکێتەوە بۆیە من لێرەوە داوا دەکەم کە پێویستە خەڵکی باشوور بە هەموو چین و توێژەکانەوە بە هەموو پارتولیانە سیاسەکانی دەرەوەی پارتی دیموکراتی کوردستان کە هەڵوێستی جدیان هەبێت نەیاڵێن کە ئەم لە شکرکێشیە درێژە بکێشێت و هەڵوێستی جدیان هەوێت و پشتیوانی و هاوکاری هێزەکانی پارتی کرێکەرانی کوردستان بن کە ئێستا لە سەنگری بەرگری ڕەوادا. دەبارەی هێرشانەی ئەخیری دەوڵەتی تورکیا بەسەر باشووری کوردستان کە لە حەوی مانگەوە بە فەرمی دەستی پێ کردووە و دیار بوو پێشتر هێزەکانی پاراستنی گەل بڵاوکراوەیەکیان بڵاو کردەوە ئاگاداریان بە خەڵک کە تورکیا و پارتی بێ هاوبەشی بە تەمای هێرشێکیوان و دیار بوو زانیاریەکانیان ڕاستە و هێرشەکە دەستی پێ کردو ئێستا. هێرشەکەش بە جۆرێکە کە جیاوازیەکی لە چاو هێرشەکانی پێشوە دیار ئەم هێرشە هەمیشە بەردەوام بووە هەمیشە لەسەر باشووری کوردستان بەردەوام بووە بەڵام ئەم هێرشی ئەم جاریان فەرقەکەی لەوەیە کە تورکیا هێزێکی سەربازی و ئەمنی زیاتری خستوتە ناو منتیقە ناو ئۆپراسیۆنەکەەوە بۆی کە بتوانێت هیچ نەبێ و کوجارانی پێشوو ئەوەنە زۆر تێک نەشتێت و بە تێکشکاوی بگەڕێتەوە بتوانێت هەنێ سەرکەوتن بەدەست بێنێت کە دیار ئەم جارش بەدەستی نایێنێ
ئەم جاریان هێزەکانی سوپای تورکیا باڵێن لەشکری داژیکەری تورکیا لە باری سەربازی و تەکنیکی تازە بەکارێنن و هێرشەکانیان لە باری ئاسمانیوانە زۆر چڕتر کردوتەوانە وەکو خۆتان زانن چەنەها فڕۆکەی تایبەت و دەها فڕۆکەی تایبەتیان بەکارهێناوە بۆ ئەم کارە و یەکێکی کەش لە جیاوازەکانی ئەم هێرشە ئەوەیە کە هێزەکانی سوپای داژیکەری تورکیا لە ناو باکوورەوە نەهاتوونەتە باشوور بۆ ئەم هێرشە و نەیانتوانیوە نەک نەهاتوون نەیانتوانیوە لەبەر هێزەکانی پاراستنی گەل زۆر بە ئازایانە زۆر بە زۆر ئازایانە هەمیسانەوە بێڵێمەوە لەسەر کە بەرەنگاریان وەسانەتەوە و نەیانێشتودن ئەم جاریان تەکنیکیان گۆڕیەوە هاتوونە ناو شیرازیە و چەند مزگەیەکی تری سەربازی ناوچەکانی ژە دەسەڵاتی پارتی دیموکراتی کوردستان هێرشەکانیان دەست پێکردن لە ناو خۆی باشوورەوە هێز ئەجۆڵێنن بۆ قنتی ئەم هێرشە محکومە ئەم هێرشە هێرشێکی داژیکارانەیە و چاوەڕوانی لە خەڵکی باشوور ئەوەیە کە پشتیوانی هێزەکانی پاراستنی گەل بێ بۆ ئەوەی کە بتوانن ئەم شەڕە بە سەرکەوتووی وەکو هەموو جارەکانی تر بەرنە پێشەوە و خاوەندارەتی لە وڵات و خاکی خۆیان بکەن. ئاشکرایە پارتی دیموکراتی کوردستان نەیشاردۆتەوە. پێویست ناکە هیچ کەسێک لێدوان لەسەر ئەوە با بۆی ئیسپاتی بکە کە پارتی لەگەڵ لەشکری داژیکەری تورکیا دەستی تێکەڵاوە. پارتی بە ئاشکرا خۆی باسیەکە پارتی سیاسەتمەداران و سەرانی پارتی بە ئاشکرا باسیواکەن میدیاکانە بە ئاشکرا باسیەکەن کە ئێمە لایەنگرین و ئێمە پشتیوانی ئەماکەین و دوژمنایەتی بە پارتیکرەکارانی کوردستانەکەن. لەبەرەوە یاریەکی گەورە ئەگوزارێت بۆ پارتی هەموو بوون و نەبوونی خۆی و مستەقبەلی خۆی بەستۆتەوانێ بەوەی کە لەم شەڕەیە لەگەڵ هێزی داژیکەری سوپای تورکیا سەرکەوتوو بێت و زۆر باش دەزانێت ئەگەر لەم شەڕانەیە سەرکەوتوو نەبێت ئەم کارە سەرکەوتوو نەبێتەیە خۆشی مستەقبەلێکەوەتە خەتەرەوە و پاش ڕۆژێکی باشیان نابێت لەبەرەوە هەموو مقدراتی خۆیان بەستۆتەوە بە تورکیاوە بە هێزی داژیکەری تورکیاوە بۆی کە بتوان بمێنن ئەو ئاقارەی کە پارتی ئێستا ڕوبەڕوێتی یانی ئەوەی پارتی بەرەو کوێ ئەچێت بەسراوەتەوە بە هەنێ فاکتەری سیاسی و عسکەری و ناوخۆییەوە ڕاستیەکەی پارتی لە ناو خەڵکی خۆیان بە سەرکوت و بە بەکارهێنانی هێزەکانی پاراستن و هێزە ئەمنیەکانی خۆیان دەمی هەموو کەسێکی بەستوان و لەباری ماڵیشەوە لەباری پارەوانە پارێکی زۆری ڕۆشتۆتە بەردەمسی خەڵکەکانی خۆی بۆی کەس قسە نەکات بۆ ئەمە چاوەڕوانی ئەوەیە کە خەڵک هیچ قسەیەک نەکە بەڵام پارتی نازانێت کە خەڵک لە ژێرە ئەقڵێ ئەندامەکانی خۆیان لە ژێرە ئەقلێن پارتی ئاگای لەوە نیە کە لە کادرەکانی خۆیان خەڵک دژیانن بەڵام لەبەرەوەی کە ئەو سەرکوتی ئێستا هیانە بەکاری هێنن ڕۆژێکێت ئەم ناڕزایەتی ئەتەقێتەوە و خەڵک ئەوە قوبڵ ناکە کە خاک و نیشتیمانی خۆیان بفرۆشن و هەراجی بکەن لە بەخاتی نەوت و گازێک کە ئێستا بۆ بە نەکبەتی بەسەر هەرێمی کوردستانەوە ڕۆژێک لە ڕۆژان خەڵکەکە ئەمە قوبڵ ناکات و ئەتەقێتەوانێ و ئەم سیاسەتانە کۆتایی پێێت.